کوژرانی گەنجێک لە کەرکووک بە ناوی بەرزان مەحموود کاردانەوەی لێکەوتەوە لە دوای کەمتر لە 48 کاتژمێر لە دۆزینەوەی تەرمەکەی سەرۆکایەتی هەرێم هاتە دەنگ و داوای ڕێشوێنی پێویست دەکات لەسەر دۆسیەکە. ئومێد سەباح وتەبێژی فەرمی سەرۆکایەتی هەرێم ڕایگەیاند لەسەر فەرمانی بارزانی وەزارەتی ناوخۆی هەرێم ڕاست پێدراوە لیژنەیەکی تایبەتی لێکۆڵینەوە بە دوواداچوون لەسەر دۆسیی گیانەدەستدانی بەرزان مەحموود پێک بهێنێت لە پێناو دەرکەوتنی ڕاستیەکان و وەرگرتنی ڕێشوێنی پێویست. دوای ڕووداوەکە کە سوکاری گەنجە کوژراوەکە ئاسایشی یەکێتیان بە کوشتنی کوڕەکەیان تۆمەتبار کرد و لە بەرامبەریشدا ئاسایشی یەکێتی لە کەرکووک ڕەتی کردەوە ئەوان دەستیان هەبوو بێ لە کوشتنی ئەو گەنجەدا و ڕایان گەیاند 4 ڕۆژ لەمەوبەر تەنیا چەند کاتژمێرێک لێکۆڵینیان لەگەڵدا کردووە و ئازادیان کردووە. هاوکات هەڵۆ نەجات بەرپرسی ئاسایشی پارتی لە کەرکووک ڕایگەیاند بەرزان مەحموود پەیوەندی بە ڕێخستنەکانی پارتیۆ هەبوو و بەڵگەیان لایە کە ئەشکەنجە درراوە و لەژێر ئەشکەنجەشدا گیان لەدەستداوە. هەرچەندە ئاسایشی یەکێتی دەڵێت 4 ڕۆژ لەمەوبەر تەنیا چەند کاتژمێرێک لێکۆڵینیان لەگەڵ بەرزان مەحموود کردووە، بەڵام بەرپرسی ئاسایشی پارتی لە کەرکووک دەڵێت 8 ڕۆژ لەمەوبەر بەرزان مەحموود لەلایەن ئاسایشی یەکێتیەوە بە تۆمەتی کوشتنی کەسێک فڕێنراوە لە کاتێکدا ئەو تۆمەتە دوورە لە ڕاستیەوە. ئەم دۆسیە لە کاتێکدایە چەند دۆسیەکی دیکەی هاوشێوە لە هەرێمی کوردستان و کەرکووکدا پێشتر ڕوویانداوت تا ئێستا وەک پێویست دۆسیەکان یەکلا نەکراونەتەوە و بە سیاسی کراون. بە نمونە ئەو دۆسیانی کە سیاسین و لایەنی تۆمەتبار پارتی وەکێتین دابەش دەبن بەسەر دوو دۆسیەدا. یەکەم ئەو دۆسیانی کە لە دوای لیژنەی لێکۆڵینەوە لە دادەکان یەکلا بوونەتەوە وەک دۆسی تیرۆکردنی سەردەشت عوسمان و کاوە گەرمیانی، بەڵام کە سوکارەکانیان بە ئەنجامەکەی ڕازی نین و دەڵێن تۆمەتباری سەرەکی ڕووداوەکان دەستگیر نەکراون. دووەم ئەو دۆسیانی کە تا ئێستا نە سەرۆکایەتی هەرێم و نەلایەنە پەیوەندیدارەکانی دیکە لیژنەی لێکۆڵینیان لەسەر دروست نەکردووە و دۆسیەکانیان وەک خۆی ماوەتەوە و یەکلا نەبووەتەوە. ئەوانیش بریتین لە دۆسی تیرۆکردنی سورانی مامەحەمە کە لە 21 تەمووزی ساڵ 2008دا لە بەردەم ماڵەکەی خۆی لە کەرکووک تیرۆکرا، لەگەڵ دۆسی عەبدولستار تاهیر شەریف کە ناوبراو لە 3 ئایاری ساڵ 2008دا لە شاری کەرکووک تیرۆکرا. هاوکات تا ئێستاش دۆسی کوژرانی گەنجەکەی هەولێر کە لە چەند مانگی ڕابردوودا لەسەر فولایەتێک کوژرا و هەروە دۆسی نان سلێمان کچە پارێزەرگەی شاری هەولێر بە هەڵواسراوی ماونەتەوە و سەرۆکایەتی هەرێمیش هیچ لیژنەیەکی لەسەر دروست نەکردوون. هەر بۆیە بەشێک لە چاودێران پیان وایە ئەو دۆسیانی کە سیاسین و لە سنووری یەکێتیدا ڕوویان داوە سەرۆکایەتی هەرێم لەسەرن هاتووەتە دەنگ و داوای لیژنەی لێکۆڵینی لەسەر کردوون. بە نمونە وەک دۆسی کاوە گەرمیانی و بەرزان مەحموود، بەڵام بە پێچەوانەوە سەرۆکایەتی هەرێم لەسەر ئەو دۆسیانی کە لە سنووری پارتیدا ڕوویان داوە بێدەنگ بوو و هیچ هەڵوێستێکی نەبووە. بە نمونە وەک دۆسی نازی پارێزەر و کوژرانی ئەو گەنجەی لەسەر فولایەتەکە لە هەولێر کوژرا. لە هەمان کاتدا سەرۆکایەتی هەرێم لەسەر ئەو دۆسیانی کە کۆمەڵایەتین و دەکەونە سنووری پارتیەوە لیژنەی لێکۆڵینی لەسەر دروست کردوون و بە زوویش تۆمەتبارەکان دەزیر کراون و دواتر لە دادگاکاندا یەکلا کراونەتەوە. بە نمونە دۆسی کوژرانی مینا مێروان کە تەمەنی ساڵێک و 6 مانگ بوو لە شاری دۆ کوژرا و دۆسیەکەی یەکلا کرایەوە و تۆمەتبارەکە سزا درا. محەممەد نەجیب NRT